پێشەشدا سوپاس خی گەورە دەکەین و خی گەورە پاداش خێرخوازام بداتەوە کە ئەوان هۆکارێکن بۆی بتوانین ئەو خێرەی بگەێنین بەو بێخانەوادە بێ باوکانە. ئەمڕۆ کە ساڵاتی ئەو ڕۆمان بریتە لە دابشکردنی موچەی مانجی چوار کە ژمارە خانەوادانەی بەسەریان دابش دەکەن بریتە لە 500 خانەوادە و ئەو پارەی دابشی دەکەن زیاتر لە 50 ملیۆن دینارە. پرۆژەکانی داهاتووشمان ئێستا لە بەرنامەڕێزی دەکەن لەوەی خولی پەروەردەییمان لە بەررسیدا ئێستا ناونووسی قوتابەکان دەکەین بۆ ئەوەی خولی پەروەردەیی فێری قورئان و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەر پەروەردە و ئادابی ئیسلامی لەگەر عەقیدەی ئەو منداڵەکان فێری ئەوشتان دەکەین. خولی خەیاتیمان هەیە ئێستا ئەو خانەوادانەی کە بیانەوەی فێری خەیاتی بن شعارێکمان هەیە هەموو ساڵان دووبارە دەکەینەوە دەڵێ ماسیم پێمەدا ماسی گرتنم فێر بکە. مەجموعەیەک لەو خوشکانە لەو داکێتیمانە ئێمە فێری خەیاتیان دەکەین ئینشاءڵڵا بەخۆڕایی خۆماشان بەخۆڕایی پێ دێن ئەوەی کە بێ بەشدار بیتن و بێوێتن دەرامەدەک دەهاتەچکە بۆ منداڵەکانی پەیدا بکاتێن.